ڕەفتاری ناپەسەند لە کاتی ڕۆژووە یەکەم زۆر ئاوڕادان لە دەمولوت و دووبارەکردنەوەی. لە ئەسڵا خۆی سونەتە ئینسان زۆر ئاو لە دەمولوتی ڕادا دەمولوتی پاکاتەوە ئیلا مەگەر بە ڕۆژوو بێ. دووەم بیرکردنەوە لەسەر جێیی لە جیماع و ڕەفتاری جنسی چکە لەوانەیە بهێنێتە خروخۆشێک کە بیبە بەرە و تاوانێک. سێهەم ماچکردن ئەگەر چی خۆی لە خۆیان حەڵاڵە. تەواان لێرە ماچکردن مە بەسمانەوەیە ژن و پیاو کە یەکتری ماچکن باڵغ بن خۆی لە خۆیان حەڵاڵە لە بەرەوەی کابراێک لە پێغەمبەری خوای پرسی عەلەیهی سەڵات وسەلام ئەی پێغەمبەری خوا بە ڕۆژوو بووم و خێزانم ماچ کردو فەرمووی شکاوە. دوایی یەکێکی کە هەر لێی پرسیەوە ئەی پێغەمبەری خوا خێزانم ماچ کردووە و بە ڕۆژوو بووم فەرمووی نەشکاوە. یەکەمیان گەنج بوو دووەمیان پیر بوو. لەمەشیانە بە شێوەیەکی گشتی کە ئەڵێن ڕەفتارێکی ناپەسەندە نەوەکە دەستبازیەکە زیاتر ببێ و بیگەێنتە سەر گوناحێک بیگەێنە سەر مخالەفەیەکی شەرعی کە دوای کەفارەتیەکەوێتە سەر. چوارەم تامکردنی خواردن کە زەروری نەبێ بۆی بەڵام کە زەروری بێ عادەتەن و کەسەی چێشت لێنێ ئەتوانێ ینی بۆی هەیە کە تامی خوێکەیەکە یا تامی بەهاراتیەکە یا هەر تامێکی تری بێ ئەیکە ئەو کاتە بۆی هەیە مادام بەڵام زەروری نەبێ نابێ بیکە.